بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 153. پێداچوونەوە و ئامادەبوون گەورەترە لە یان بچووکترە لە یان یەکسانە بە لە شوێن ئەو بازنەیە دابنێ. پرسیاری 58 لە لای ڕاست ئەگەر ئەو ژمارەی بکەمە دابڕینی یەکان، لێرەش لە لای چەپ دابڕینی یەکان، ئەوجە دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران 5,000، دابڕینی یەکان 650، کاتە وەکو یەکن هەردوو لە یەکسانە بە. ئەوە ڕێیەکی ئاسانە بۆ بەراوردکردنیان. لە چەپەوە دەست پێ دەکەم 5 وەکو یەکە، 6 وەکو یەکە، دیسان 5 وەکو یەکە، 0 کەواتە ئەو دوو ژمارەیە یەکسانن، هاوتانە. 57 59 ببورن 300 451 452 هەمیشە لە چەپەوە دەست پێ دەکەم. دابڕینی هەزاران زەردەکان لە لای ڕاست 451، لە لای چەپ 452. 452 گەورەترە، واتە لای چەپ گەورەترە لە لای ڕاست، ئەو هێمایەی دادەنێ، واتە ژمارەکەی لای ڕاست بچووکترە لە ژمارەکەی لای چەپ، یان ئەگەر لە چەپەوە بخینەوە ژمارەی لای چەپ گەورەترە لە ژمارەی لای ڕاست. ئەوەش تەواو. هاوکێشەیەک بۆ پرسیارەکە بنووسە گۆڕانی پیتی ن بەکاربینە و پیتی ن چ دەنوێنێ دیاری بکە. مەبەستی پرسیاری ژمارە 60. ساکار 12 قەڵەمی پێیە، 5 لەو 12یەی سوورە، 5 قەڵەمیان سوورە، 3 دانەیان سەوزە، 3 سەوزە. ئەوانەی کە ماینەوە، ئەو قەڵەمانەی کە ماینەوە کە مایەوە شینن، ئایا ژمارەی ئەوانەی کە شینن چەندە؟ بێگومان لێرە کە پیتی ن ئەمن بەکاردەینم دیارە باسی قەڵەمە شینەکانە، لە جیاتی چونکە نازانم چەندە لە جیاتی پیتی ن بەکاردەینم بەو جۆرەی. 5 دانە پێنووسی سۆر، 3 دانە پێنووسی کەسک، ئەوانەی کەشینن جارێ نازانم چەندن، بەڵام کاتی ئەو پێنووسانە هەمویان کۆ دەکەمەوە، سۆرەکە، سەوزەکە، شینەکە یەکسانە بە 12، کەواتە دەتوانم هاوکێشەکی بنووسم 5 لۆ سۆرەکان، 3 لۆ سەوزەکان و پیتی ن لۆ شینەکان یەکسانە بە 12. ئەوجا ئەو هاوکێشەی شیکار بکەم. لە کاتی شیکار پیتی ن کردێت 4 چونکە تەنیا 5 کۆ 3 کۆ 4 یەکسانە بە 12، کەواتە قەڵەمە شینەکان 4 دانەیە، قەڵەمە شینەکان 1 2 3 4 دانەیە. ئەوە دروستکردنی هاوکێشە.
وە شیکاری هاوکێشە. هەتا شیکارە کە ئاسانبی یەکسەر 5 و 3 کۆ دەکەمەوە یەکسانە بە 8. ئەوجە دەپرسم ئایا 8 کۆ چ ژمارەك یەکسانە بە 12؟ ئەو کات ئاسانە بزانم 8 کۆ 4 یەکسانە بە 12. ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە 2818 جاران 117. ئەمن لێرە لێکمدایە ڕەنگە پێویست نەکا ڕەنووس بە ڕەنووس لێک بدەم لێکدانەکە لەبەر چاوە دەتوانی سەیرەچیکەی بەراوردیکەی لەگەڵ لێکدانەکەی خۆت خوێندکاری ژیر. هەروها بژمێریش هەیە بۆ ساختکردنەوەی وەڵامەکە. پرسیاری 62 دیسان لێکدانە 6463 جاران 213. ئەویش هەروە ئەمن لێرە لێکدانەکەم دروست کردیە و کردیە ژمارەیەکی گەورە. ئەگەر ئەو ژمارەی بکەمە دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، ژمارەکە کردیە 1,376,619. پرسیاری 63. ئەو پرسیارانە هەتا بڵێ گرنگن و هەمیشە دەبی وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بزانم لە پۆلەکانی پاش پۆلی 5. کەواتە ئەو جۆرە زانیاریە هەمیشە دووبارە دەبیتەوە لە هەموو پۆلەکان. پێش هەموو شتێک تەمەشا دەکەم بە تایبەتی کە دابەشە ئاسان نییە. 117 دابەشی 13 ئەنجامی دابەشەکە کردیە 9. ئایا ئەدی هەمان 117 ئەو جارەی دابەشی ژمارەی گچکەتر لە 13 بە 10 جار بچووکتر لە 13 کوزانیم چونکە تەنیا کە 13 دابەشی 10 دەکەم ژمارەکە یەکسانە بە 1/3 چونکە 13 کە بەش دراوە بچووک کرایەوە گچکە بوو کەواتە 100% دەبی ئەنجامی دابەش گەورە بی چونکە 117 هەروەکو خۆیتی چەند گەورە دەبی ئەنجامی دابەش بە 10 جار گەورە دەبی کەواتە لە 9 جاراندا دەبیتە 90 کەواتە لە 9 دەبی بە 90 دەبیتە 90. ئەدی ئەگەر دیسان ئەو ژمارەیە دیسان گچکەتریش بۆ بە 10 جاری دی کەواتە ئەو ژمارەی ئێرە گەورەتر دەبی بە 10 جار. ئەو جارەی دەکاتە چەند؟ 10 جاران 90 یەکسانە بە 900. هەمان شت لێرە ئەو ژمارەیەم 32 دابەشی 4 یەکسان بوو بە 8. ئەدی ئەگەر 32 دابەشی ژمارە چی بکەم کە 10 جار لە 4 بچووکترە ئەو کات دەبی ئەو کات ئەنجامی دابەشەکەی دەبی 10 جار گەورەتربی لە 8 دەکاتە 8. دیسان هەمان 32 دابەشی ژمارەک کە 10 جاری دیش گەورە بچووکترە لە 0 و 4
کەواتە ژمارەکە دیسان گەورە دەبی لێرە دەبی بە 800. ئەوە زۆر گرنگە، ڕەنگە ئاسانیش نەبی، ڕەنگە ئەو جارەی لە جیاتی ئەوەی ئەو 800ی بە خۆت بنووسی ڕەنگە ناچاری 0 و چارەکەی بە خۆت بنووسی. واتە ئەو وەڵامە هەبی، ئەو وەڵامەش هەبی، وەڵامەکەی ناوەندێ نەبی. واتە هەمیشە دەبی ئەمن بزانم لە کاتی دابەشی دوو ژمارە بۆ وێنە 20 دابەش 10 یەکسانە بە 2. بەڵام ئەگەر 20 دابەشی ژمارەی گەورە بکەم ئەنجامی دابەشەکە گچکە دەبی. ئەگەر 20 دابەشی ژمارەی گچکە بکەم ئەنجامی دابەشەکە گەورەیە. واتە 20 دابەش 1 هەر 20، 20 دابەشدا 2، 20 دابەش 100 0 و 2 هەتا دێ گچکە دەبیتەوە. بەڵام لە کاتی جاران بە پێچەوانە چەند ژمارەکە بچووک بی ئەنجامی لێکتان بچووکە، چەند ژمارەکە گەورە بی ئەنجامی لێکتان گەورەیە. لێرە نا، لێرە لە کاتی دابەشکردنی ژمارەیەک بەسەر ژمارەیەکی گچکە ئەنجامی لێکتان گەورە دەبی. لە کاتی دابەشکردنی ژمارەیەک بەسەر ژمارەیەکی گەورە ئەنجامی لێکدان گچکەیە. کەواتە زۆر باشە زۆر ڕاهێنان بکەیت لەسەر ئەو جۆرە پرسیارانە. ئێستا پرسیاری 65. 38 جارانی ژمارەیەک کە نازانم چەندە یەکسانە بە 152. ئەنجامی لێکدان 152. لێرە 38 لێکمدا لەگەڵ ژمارەیەک بووە 152. ئەو ژمارە زەردە هەرگیز نابی گەورەتربی لە 152، هەمیشە دەبی گچکەتربی. کەواتە یەکسەر ئەوە و ئەوە ئەو دوو هەڵبژاردانە یەکسەر دەبی بزانم هەڵەیە. بۆ ئەوەی بزانم پیتی چەندە ئاسانترین ڕێ 152 دابەشی 38 بکەم، ژمارەی کە لێرەیە دەردەچی. بەڵام ئەگەر دابەشیش نەکەم، نەزانم دابەشکەم، هیچ نەبی دەبی بزانم 152 دابەش 38 تەنیا یەک ژمارەی تەواوم هەیە، یەک ڕەنووسم هەیە لە خانەی یەکان. پاشان دەبی بە فاریزە. ناتوانم دوو ڕەنووسم هەبی. ژمارەکە هەرگیز نابیتە 10، چونکە 15 دابەشی 38 ناکرێ. 152 دابەش 38 تەنیا یەک ڕەنووسم بەدەستێ، ڕەنووسەکی تەواو. واتە ئەوەش هەر هەڵەیە. کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە. ئەگەر نا دابەشکە بە شێوەیەکی ئاسان. پرسیاری 66 زۆر ئاسانە. 24 دابەش 6 یەکسانە بە 4. گۆشەی ڕووناک بیران. چ نووسرا لێرە؟ دەتوانی کۆڵکەکان بە ڕوون کراوەی پیشان بدەی. ئینجا
وێنە ڕوونکراوەیەکە بەکاربێنی بۆ دۆزینەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ ژمارەکان. کەرەستەکانی کە پێویستە کاغەزی چوارگۆشەکان وا ڕاستە. وێنەیەکی ڕوونکراوەی پێک بینە لە ژمارەکانی 1 هەتا 20 لەسەر تەوەری ئاسۆی دانێ. پاشان ژمارەکان لە 1 هەتا 20 لەسەر تەوەری ستونیش دانێ. ئەوجا خاڵ دانێ بۆ ئەوەی هەموو کۆڵکەکانی هەر ژمارەیەک پیشان بدات. پاشان وێنە ڕوونکراوە یەکەی لای چەپ کۆڵکەکانی ژمارە 1 هەتا 10 دەنوێنێ و کۆڵکەکانی ژمارە 4 بۆ وێنە بریتیە لە 1 2 4. ئەو وێنەم هەیە بە ئاسۆی هەتا 10 بە ستونی دیسان هەتا 10. کۆڵکەکانی ژمارەکان لێرە نووسرایە بۆ وێنە کۆڵکەی ژمارە 2 یەکسانە بە 1 و 2. هەمیشە کۆڵکەی هەموو ژمارەکان 1 هەر هەیە، کەواتە لەبەر هەندێ هەموو ژمارەکان کۆڵکەی یەکیان هەیە و هەموو ژمارەکان بەخۆشیان کۆڵکەنە لۆ خۆیان لەبەر هەندێ لێرە هەموو ژمارەکان کۆڵکەی خۆیان هەیە. ژمارەکە خۆی کۆڵکەیە، واتە ژمارە 3 1 کۆڵکەیە 3 کۆڵکەیە، 4 1 کۆڵکەیە 2 کۆڵکەیە 4ش کۆڵکەیە، 5 1 کۆڵکەیە 5ش کۆڵکەیە، و 6 1 کۆڵکەیە 2 کۆڵکەیە 3 کۆڵکەیە 6ش کۆڵکەیە. ئەوها کەواتە لێرە هەموو کۆڵکەکان دیارن. ئەگەرە من بگەڕێم بە شوێن ژمارە لێرە نووسرایە، سەرنج لە وێنە ڕوونکراوە یەکە بدە، تەماشای هەردوو هێڵی ستونی بکە بۆ ژمارەی 6 و 9. ئەو کۆڵکانە کامانن کە خاڵیان هەیە لەسەر هەردوو ستونەکە پێکەوە. گەورەترین کۆڵکەی هاوبەشیش کامەیە؟ دەچمە لای 6، ئەوە 6ە. کۆڵکەکانی چەندن؟ 1 و 2 و 3 و 6. دەچمە لای 9، ئەوە 9ە. کۆڵکەکانی چەندن؟ 1 و 3 و 9. ئێستا ئەگەر بمەوێ بزانم کامە کۆڵکە هاوبەشە، تەنیا ئەوەی دەکەویتە سەر هەمان هێڵی ئاسۆی، ئەوان هاوبەش، کەواتە ئەوە و ئەوە، کەواتە 3 هاوبەشە. 3 هاوبەشە لە مابەینی 6 و 9. گەورەترین کۆڵکەی هاوبەش 3ە لە مابەینی 6 و مابەینی 9. ئەو دوو کۆڵکەیە. ئەوە گوایە بەڕێی ئەو کتێبەی ڕێگایەکی ڕوونترە بۆ دیتنی کۆڵکەکان و هەروەها بۆ دیاریکردنی گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی دوو ژمارە. ئێستا پرسیاری 2 وێنە ڕوونکراوە یەکە بەکاربێنە بۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ ژمارە 8 و 20. چونکە لێرە نەیان نووسیە هەتا 20، هەر تەنیا هەتا 10ە، کەواتە ناچارم ئەمن بەخۆم دروستی کەم، هەرچەندە ئاسانیش نەبوو دروستکردنی، چونکە ئەمن پرۆگرامەکەی کە هەمە ناتوانم ئەوها دروستم کردیا وەکو دەبینن جێ زۆر نەبوو، بە 20 هەر دیار نییە لە چێ نووسیتم، ئەوە لەو سەرەوەی. لێرە تۆزێک باشتر بوو، 20 نووسیتم لێرە جێیەکە تۆزەک هەبوو، بەڵام بە ستونی ئاسان نەبوو، چونکە دەبوایە ژمارەکان زۆر بە گچکەی بنووسم کە دیار نەدەبوون. دەبوایە کتێبەکە دروستی کرد بە هەتا 20، ئەوەی ڕاستی بی و خوێندکاریش بچوو بە خاڵەکانی دانابا لەسەر
کاغەزە 4 گۆشەیەکان بەڵام هەرکووی هەبی ئەمن وەکو دەبینن هەشتم دروست کرد لێرە کۆڵکەکانی هەشت یەکم دانە نایە چونکە جێم نەبوو بەڵام هەموو کەس دەزانێت کە کۆڵکەی یەک هەیە لە دووە دەستم پێکردیا کۆڵکەی هەشت 2 4 8 کۆڵکەی 12 کۆڵکەی 20 ببورن 2 4 و 5 10 و 20 ئەوجا ئێستا پرسیارەکە چ بوو؟ وێنە ڕوونکراوەیە کە بەکاربینا بۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکە لە مابەینی 8 و 20 دەگەڕێمەوە لە مابەینی 8 و 20 گەورەترین کۆڵکە کە بکەوێتە سەر هەمان هێڵی ئاسۆیی لە مابەینی 8 و 20 ئەو کۆڵکەیە 4 کاتە بەرامبەری ئەو چارەی ئەو کۆڵکە 4 گەورەترینیانە لە مابەینی 8 و 20 چونکە 8 کۆڵکەی 4 هەیە 20 کۆڵکەی 4 هەیە پرسیاری 3 ڕوونیکەوە چۆن وێنە ڕوونکراوەیە کە بەکاردەینی بۆ نووسینی کەرتی 12 لە 8 بە سادەترین شێوە کەواتە ئەم دەچمە لای ژمارە 12 لێرە دەچمە لای ژمارە 12 ئەوە 12ە کۆڵکەکانی 2 3 4 6 و 12 وە ژمارە 8 بەو پەمبەیە نووسیتم کۆڵکەکانی بێگومان یەک هەر هەیە ببورن جێم نەبوو یەکەکەی بنووسم کۆڵکەکانی 2 3 6 9 و 8 گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 12 و 8 چەندە 12 و 8 ژمارە 6 وەکو دەبینن خاڵ هەیە لەسەر هێڵی ئاسۆیی ژمارە 6 و ژمارە 12 و ژمارە 8 کاتە ئەو وێنە ڕوونکردنەوەیان بەکارهێنا لۆ دیتنەوەی سادەترین شێوەی ژمارە 12 و 8 ئەو کات دەنووسم چونکە زانیم گەورەترین کۆڵکە ژمارە 6 کاتە دەنووسم 12 دابەش 8 دابەشی گەورەتری کۆڵکەی دەکەم کە ژمارە 6 سەرە و ژێرە چونکە جێم لە لای چەپ بنووسم لێرە دەنووسم ببورن دەبیتە 12 دابە 6 2 8 دابە 6 3 سادەترین شێوەی کەرتی 12 لەسەر 8 2 لە 4 کەواتە بەو جۆرەش دەتوانم کۆڵکەی هاوبەش ببینمەوە یان زیاتر ڕوونابیان بینم ئێستا وابزانم ئەوە دووهەمین پرسیار بوو دێمە کۆتایی لاپەڕە 153 وا دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی